عزیزان ئێستش بۆ قسەکردنی زیاتر لەسەر پێشنیازەکانی وەزارەتی دارایی و ئامادەکردنی پێشنیازانە و ڕادستکردنی بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک شێرکۆم کاتت باش ئەگەر سەرەتا ئاماژەیە بۆ بکەی پرۆژەیەکی چواردە خاڵی لە ئێستادا لەلایەن وەزارەتی داراییەوە خراوەتە بەردەم ئەنجومەنی وەزیران پێتان وایە ئەم پرۆژەیە بتوانێت چارەسەری کێشە داراییەکان یارێ بکات؟ منای خۆی بەخشندە و میهرەبان دیارە ئەم جۆرە پرۆژانە ئەوەیە کە پێویستە هەموو وەزارەتێک لە حکوومەتی هەرێمی کوردستانە بیکە و ئەبوایە زووتریش پێشکەش بکرایە و یەکێک لەو خاڵانەی کە هەمیشە بەندە لەگەڵ بەڕێز وەزیری داراییە لەسەر خەت بووین و وەکو لیژنەی داراییش بە هەمان شێوە لە پەرلەمان لەسەر خەت بووین لەگەڵ وەزارەتی داراییە بۆی کە پرۆژە ئیسلاحەکان بێتە دی و بتوانین پێکەوە هەماهەنگی بکەین و دەرەنجام ئەو چاکسازیانەی کە پێویستە لێی بۆشێتەوە بۆ یەجێی دەستخۆشیە و من لێرەوە دەستخۆشی یەکەم لە هەر وەزیرێک لە هەر وەزارەتێک کە چاکسازی بکە بە مەرجێک چاکسازیەکە زانستیانە بێ کێشە استراتیژیەکان چارەسەر بکە و بچێتە سەر بنج و بنەوانی دەردەسەرەکیەکان و دەرەنجام چارەسەری زانستی و واقعی و ممکن و دروست دیاری بکە بۆەوەی کە ببێت بە پرۆژەیە کە هەمووان بتوانین لە پەرلەمان و لە حکوومەت و لە هەموو لایەکەوە دیفاعی لێ بکەین پشتیوانی لێ بکەین چونکە بێگومان هەموو چاکسازیەک هەندێک بربەستی بۆ دروست ئەبێ ئەو بربەستانە ئەبێ بە هەمومان بەڕۆڕویان ببینەوە بۆی کە بتوانین چاکسازیەکان سەرکەوتوو بێت چونکە ئەو بەرژەوەندی گشتیتیایە لەبەر ئەوە ئەمە ئەتوانی بڵێ هەنگاوی یەکەمە ئەتوانی بڵێ هەنگاوی یەکەمە لە هەنگاونان بەرەو چاکسازی بەتایبەتی لە بواری داراییە هەنگاوی تر زۆر ماوە و ئێمە 2 ساڵە لەگەڵ وەزارەتی داراییە چەندین پرۆژەمان پێشکەش کردوون و ئەوانش لەسەر خەتن لەگەڵمانە و چەندین کۆبوونەوەمان کردووە وەکو لیژنەی دارایی و وەکو وەزارەتی دارایی پێکەوە بۆ ئەوەی کە بتوانین چاکسازیەکان بە شێوازێکی واقعی بهێنینە دی و وەکوتم ئەمە ئەبوایە زووتریش بکرایە بەڵام ئێستا شەر نەچۆ بچێ ئەوەی کەماوە لە بواری سیستمی بانکیە ئەوەی کەماوە لە بواری کۆنتڕۆلکردنی دارایی و داهاتی گشتیە ئەوەی کەماوە لە بواری مامەڵەکردن لەگەڵ دەین و قەرز و ممتلەکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کەماوە لە بواری شەفافێت و محاسبە و لێپرسینەوە و بەڕێنگاربوونەوەی گەندەڵی کە لە ڕوانگەی 2 پرۆژەی استراتیژی ئیسلاحیەوە کە یەکێکیان لەلایەن نەتەوەیەگرتووەکان و زانکۆ گەورەکان بە تایبەتی زانکۆی بەریتانی لە فەڕەنسا و لە بەریتانیا چەندین کۆبوونەوە و تەحلیلاتمان لەسەر کردووە و دواتریش وەزارەت خۆی پرۆژەی ئیسلاحی لە ڕێی خۆبەرا و زانای دەرەوەی هەرێمی کوردستان و ناوی هەرێمی کوردستان ئامادە کردووە بۆیە گرنگە پەلە بکرێ لەم چاکسازیانە دۆخەکە هەستیارە گرنگ ئەوەیە لە ئەولویاتی خەڵکەوە دەست پێ بکا کە بریتیە لە دابینکردنی موچە و دواتر کار بۆ ئەو بکرێت کە نەفەقات کەم بکرێتەوە و داهات زیاد بکرێ و شەفافێت و لێپرسینەوە و بەتوندی محاسبەکردنی گەندەڵی و گەندەڵکاران و ئیسلاح مؤسسەیەکان و ئیسلاح یاسایەکان ئەم دەسەڵاتانە لە دەسەڵاتی وەزارەتی دارایی و حکوومەتەوە واتە زۆری یاسایی نایە کرد کە ئەگەر ئەم پرۆژانە زانستیانە بێت و بتوانێت چاکسازی بنەڕەتی بکات کەواتە گرنگن بەڵام ئایا ئەم پرۆژەیە بە بۆچوونی ئێوە وەکو ئەندامێکی لیژنەی دارایی زانستیانەیە؟ بە بڕوای من وەکوتم ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام زۆری تری ماوە پرۆژەکان پێکەوە نەنراوە ئەوان ئەمەنێتەوە بۆ وەزارەتی دارایی بەڵێ ئەوە ئەمەنێتەوە بۆ وەزارەتی دارایی چونکە بەڕاستی 2 ساڵە ئێمە جەخت لەسەرەوەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت ئەبێ ڕوئیەی هەبێ ئەبێ ئەولەویاتی هەبێ ئەبێ هەنگاوی چاکسازی هەبێ ئەبێ قەیران استراتیژیەکانی دیاری کردبێ و پلانی ئەی و پلانی بی و ئەڵتەرناتیڤ و بەدیلیشی دیاری کردبێ بۆ حاڵەتی تەواڕی و ڕوودانی ئەو شتانەی کە حسابی بۆ نەکراوە حسابی بۆ بکرێ اینجا چ جای لەسەر ئاسی وەزارەتەکان لەبەرەوە ئێمە لەسەر خەتین لەگەڵ وەزارەت و هەمیشە پشتیوانی هەموو وەزارەتەکانمان کردووە بۆ چاکسازی و هەمیشە خاڵی ناکۆچی ئێمە و حکوومەت وەزارەتی دارایی بێ یا وەزارەتی سامانە سروشتەکان بێ کە من لەو 2 لیژنەیەم هەمیشە ئەوە بووە کە بۆ چاکسازیەکان ناکەین هەمیشە گلەیی بۆ لەسەرەوەی کە ئەبێ چاکسازیەکان بکرێ بۆیە نابێت تەنها
چاکسازیەکان تەنها زانستی بێ، ئەبێ واقعیش بێ، ئەبێ ممکن بێ، ئەبێ ڕەچاوی بربەست و گرفتەکانی کردبێ، ئەبێ لە سنووری توانا و تاقە و ئیمکانیاتەکان ئابێ بۆی کە سەرکەوتوو بێ و بە هەمومان بتوانین دیفاعی لێ بکەین. ئەو خاڵانی کە لەم پرۆژەیەدا ئاماژەی پێکراوە واقعیەوە دەکرێت جێبەجێ بکرێت؟ من پێم وایە بەڵێ ممکنە جێبەجێکردنی و پێم وایە لەوەش زیاتر ممکنە جێبەجێکردنی و پێم وایە ئەوەی کە ئێمە داوامان کردو لە وەزارەتی دارایی و ئەوەی کە خۆشیان مقتەنیعن پێی و ئەم خاڵانش ئەم 14 خاڵە ئێمەش دید و بۆ چوونمان لە کۆبوونەوەکانە کە عرض کردوون هەر بە هەمان شێوەیە بۆیە گرنگە بە هەمومان پشتیوانی لە هەموو هەوڵێکی چاکسازی بکەین بە ئاراستە تەندروستەکەی بە ئاراستە تەواوەکەی و بوێرانە و جەریئانە اینجا بە حەکیمانە مامەڵەی لەگەڵا بکەین و دیفاعی لێ بکەین بۆی کە سەر بگرێ چونکە ئەو بەرژەوەندی گشتی تایە و ژیانی هەمومان. بۆچی دیفاعی لێ بکرێت؟ پێتان وایە هیچ ڕێگریەکە بێ لە بەردەم جێبەجێکردنیدا؟ بادڵنیاییەوە هەموو پرۆژەیەکی چاکسازی بربەستی بۆ دروست ئەکرێ کەسانێک متەزەرر ئەبن کە بە نایاسایی بەرژەوەندی تەسکی خۆیان پاراستووە تا ئێستا و ئەم چاکسازیانە هەنێک لەوانە ئەگرێتەوە بۆیە لە ڕووی یاساییە و هەر شتێکی بوێ با داوا بکە لە پەرلەمان بۆی کە پشتیوانی لێ بکەین و یاسای پێویستی بۆ دیاری بکەین و هەر ڕێکارێکی تر ئەوەی کە خۆشە لێرە ئەوەیە ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە ئەم دەسەڵاتانە زۆربەی زۆری دەسەڵاتی حکوومەتە پێویستی بە یاسای نوێ نییە، یعنی دەسەڵاتە حکوومەت ئەتوانێت جێبەجێ بکە. گلەیەکەی ئێمە لەوەیە کە بۆچی تا ئێستا حکوومەت و وەزارەتەکانی حکوومەت دەستیان نەکردووە بە ئیعلانی پرۆژەی چاکسازیان بە هەماهەنگیان لەگەڵ پەرلەمان بۆ پرۆژە چاکسازیانە بۆی کە دوو هەنگاوی ئاوا بە بوێرانە بتوانین هەمومان دیفاعی لێ بکەین. زۆر باشە کاک شێرکۆ، لە کاتێکدا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم ئاماژە بەوە دەکات کە ئەوان هیچ پرۆژێکی چاکسازیان نییە، ئەم پرۆژانەی وەزارەتەکان دەتوانێت چاکسازی بکات؟ هەموو کابینەیەکی حکوومەت پێویستە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جیهازی تەنفیزی ڕوئیەی ڕوون بێ، بەرچاوی ڕوون بێ ئەم وڵاتە بەرەوچۆ ئەبا، ئایندەمان بەرەوچۆ ئەڕوا، ئایا ئێمە بەرەو ڕووی ڕۆژگار ئەبینەوە کە ئەوە فاشلترین شێوازی حکومڕانیە یان ئێمە ئەزانین چی ئەەکەین و ئێمە بەرچاومان ڕوونە و ئەزانین هەنگاوەکان ئەولەویاتمان چیمان لە پێش چیمانەوەیە. بۆیە ئەمە ئەبێ ڕابگەێنرێ بۆی کە ببێتە هەڵمەتێکی نیشتیمانی، ئەبێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕوئیە و بەرنامەی چاکسازی خۆی ڕابگەێنێ بۆی کە ببێتە هەڵمەتێکی نیشتیمانی و لەگەڵ پەرلەمانە ئەم پرۆژەی چاکسازیە نابێ ململانەی سیاسی تێوە تێکەڵاو بێ، نابێ ململانەی حزبی لێوە تێوە تێکەڵاو بێ، ئەبێ بپارێزرێن، ئەبێ نەوەستێ، چونکە باس لە خزمەتگوزاری و ماف و ئازادی و سیستمی حکومڕانیە کە ئەمە ژیانی خەڵکە، لەبەرەوە ململانەی سیاسی لە دەرەوەی ئەمانە با بکرێ، نابێ پرۆژەی چاکسازی ململانی سیاسی تێوە بگلێ. بۆیە ئەبێ حکوومەت ئەوە ڕابگەێنێ لەگەڵ پەرلەمانە پێکەوە پشتیوانی لێ بکرێ و بە هەمووان دیفاعی لێ بکرێ و هەر کەسێک بوو بە ڕێگر بوو بە بربەست بە هەمومان بەڕۆڕی ببینەوە و ئەو یاسایانەی کە پێویستە ئەو ئیسلاحاتانەی کە پێویستە بیهێنینە دی وەزارەتەکان ئەو کاتە هەر یەکەو لە قطاعی خۆیان هەر یەکەو لە سێکتەری خۆیان بە هەمان شێوە ڕوئیە و بەرنامەی پشتیوان بۆ ڕوئیە و بەرنامەی ئەنجومەنی وەزیران ئەبێدا بنێ و سێکتەری خۆی قطاعی خۆی بۆ نمونە ئێستا باسی دارایی و ئابووریە لە ڕووی سیستمی بانقی لە ڕووی سێکتەرەکانی تری دارایی لە ڕووی داهات و کۆنتترۆلی دارایی لە ڕووی گەندەڵی و بەرەنگاربوونی گەندەڵی لە ڕووی بندیوار لە ڕووی تەقاعدی لە ڕووی خاڵە گومرجیەکان ئەمانە هەمووی پشتیوانی بیکاتە سێتێک و مەنزومەیەکی چاکسازی پشتیوانی نیشتیمانی بۆ دروست بکە، پشتیوانی پەرلەمانی بۆ دروست بکە و بە هەمومان بتوانین بیهێنینە دی ئەوەی کە نقطەی زۆعفی ئەم 14 خاڵەیە کە لە وەزارەتی داراییەوە دەرچۆ بە بڕوای من سەقفی زەمەنیە بەداخەوە کەمن ئەو پرۆژە چاکسازیانەی کە سەقفی زەمەنی و تایم تەیبڵی پێوەیە بە معنای ئەوەی کاتێک کە ئەڵێ کۆنتترۆلکردنی داهاتی گومرگەکان ئەبێ بڵێ لە ماوەی چەنە بە تەقدیری طبعا بە تەقریبی کاتێک ئەڵێ بندیوار چارەسەرەکەم ئەبێ بڵێ لە ماوەی چەنە ناکرێ هەروە بەڕەهایی ئێمە بڵێن وا ئەکەین لە ڕخنەکانیش لەسەر ئەوە بێت کە هەندێک لەو خاڵانەی کە ئاماژەی پێکراوە پێویستی بە دەرکردنی یاسای نوێیە خوێندنەوەی نوێیە هەروەها داڕشتنەوەی نوێش هەیە تەنان واتە کاتێکی زۆری ئەوێت هەندێک لە ڕخنەکان لەسەر ئەوەیە کە لەم بارودۆخەیە کە ئێوە خۆتان ئاماژەی پێکەن بۆچی ئەم پرۆژەیە یاخود ئەم خاڵانە خراوەتە ڕوو کە پێویستی بە کاتێکی زۆرە. من چاوم بە هەر 14 خاڵەکەی وەزارەتی دارایی کامل ڕاگەیان و خشاندووە هەمووی سەلاحیەتی وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیرانە و ئەگەر پێویستیشی بە پشتیوانی پەرلەمانی سەلاحیەتی وەزیری داراییە بۆچی خۆی بڕیار نادات؟ دیارە پێویستی بە پشتیوانی ئەنجومەنی وەزیرانە لەبەرەوەی کە وەکو وتم
ئەبێ پرۆژەکان ڕابگەیەنرێ نەکە تەنها بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان و بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و بۆ زانکۆ و بۆ ئەکادیمی و بە ئەزمونونەکان بۆی پشتیوانی لێ بکەن چونکە پشتیوانی نیشتیمانی ئەبێ هەمومان پشتیوانی لە چاکسازیەکان بکەین جا ئایا وەزارەتی دارایی ئەیکا یا وەزارەتی سامانە سروشتەکانێکە یا ئەنجومەنی وەزیران یا وەزارەتی تەندروستی یا هەر وەزارەتێکی تر لەبەرەوە بێگومان پێویستی بە پشتیوانی هەیە بەڵام دەسەڵاتی حکوومەت خۆی ئەتوانێ بیکە ئێستا درەنگەکە ئەعلان کراوە بەڵام نەشتۆ بچێ ئێستش بکرێ هەر ضرورە و پێویستە و پێویستیشە کلێنەکانی بۆ پڕکرێتەوە بۆی کە سەرکەوتوو بێ. بەڵێ ئاماژەت بە هەبوونی پەیوەندی و هەماهەنگی کرد لە نێوان لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان و هەروەها وەزارەتی دارایی لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا. ئێوە ئاگاداری پرۆژێکی لەم چەشنە بوون لەلایەن وەزارەتی داراییەوە پێشکەش بکرێت؟ ئێمە دەمێکە لەگەڵ وەزارەتی داراییەوە و لیژنەی دارایی و ئابووری و بەرهێنان لە پەرلەمانە کۆبوونەوەی بەردەوامان هەیە هەماهەنگی بەردەوامان هەیە تەنسیقی پێویستمان هەیە. کەواتە ئێوە پرۆژێکی جیا بۆ چاکسازی ئامادەکەن لە ئێستادا لە پەرلەمان خەریکی ئەوەن. ئێمە ئەو پرۆژەیە لە غیابی پرۆژەی حکوومەتە ئێمە پرۆژە ئامادەکەین. پرۆژەی چاکسازی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئامادەی بکە و دای بنێ بەڵام کاتێک کە حکوومەت نەیکا و ئیعلانی نەکا و ڕاوێژ بە پەرلەمان نەکا ئەوە ئێمە ناچارین وەکو نوێنەرانی خەڵکە پرۆژە ئامادە بکەین و بچین لەگەڵ حکوومەتە دابنیشین بڵێن وەزارەت پرۆژێکی پێشکەش کردووە جیاوازی ئەمە لە چیایە کە ئێوە پرۆژێک بەجێ ئامادە بکەن ئەمانش پرۆژێک بەجیا هیچ جیاوازیەک نییە و وەکوتم ئەو 14 خاڵەش هەر هەمان بیر و بۆچوونی ئێمەشی تیا بووە و پێشتریش گفتوگۆمان زۆر لەسەر کردووە و تەنانەت تێبینیشمان هەیە لەسەری و بۆچی هەوڵتان نەدا پرۆژێکی هاوبەشتان هەبێ وەکوتم ئەو ئەمێنێتەوە بۆ وەزارەتی دارایی کە بێتەوە بۆ پەرلەمان و لیژنەی تایبەتمەند لە پەرلەمانە بۆی کە پرۆژەی تایبەتی هەبێ هاوبەشی هەبێ بەڵام ئەفکارەکان هاوبەشن بۆچوونەکان هاوبەشن لە نێوان پەرلەمان و لیژنەی تایبەتمەند لە پەرلەمان و لیژنەی دارایی لەگەڵ وەزارەتی داراییە وەزارەتی دارایی و حکوومەت سەلاحیەتی تەواوی هەیە بۆ ڕاگەاندنی پرۆژەی چاکسازی و کارپێکردنی بۆی کە ئێمەش بتوانین چاودێر بین لەسەر ئەو پرۆژەیە ئێستا ئەمڕۆ 14 خاڵی ڕاگەاندووە وەزارەتی دارایی ئێمە چاودێر ئەبین بەسەر ئەو 14 خاڵە ئەرکی ئێمە ئەوەیە بەڕاستی ئەرکی پەرلەمان ئەوەیە کە چاودێر بێ لەسەر ئەوەی کە ئەو بۆیە ئەڵێم تایم تیبڵ و جەدوەلی زەمەنی تیابێ بۆیە ئەڵێم تەقدیراتی مالی و پێداویستی تیا تەخمین کرابێ بۆی کە بتوانین چاودێری بکەین بتوانین پشتیوانی لێ بکەین بتوانین بزانین بربەستەکان چی وەکو پەرلەمان پێتان وایە ئەمە تەقەشوفاتە کاتی یاخود چاکسازیە ئەم پرۆژەیە ئەم پرۆژەیە ناتوانین نایبنەی پرۆژەی چاکسازی چونکە پرۆژەی چاکسازی ئەبێ ڤیژن و ڕوئیەی ڕوونی تیابێ ئەبێ ڕیسالە و پەیام و مشینی ڕوونی تیابێ ئەبێ ئەولەویات و ئامانجی استراتیژی دیاریکرا و محدد و بە کاتی دیاریکرا و بە تەخمینات و بەوانی تیابێ و ئەبێ ئەولەویاتی تیابێ ئەبێ ریسک مانجمنت و مەخاطر بربەستە مستقبلیەکان پێشبینی کراوە بێ و چارەسەری بۆ دیاریکرا بێ لە ئێستەوە ئەمانە ئوسوڵیاتی داڕشتنی پرۆژەی چاکسازین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە ئەتوانی بڵێ پرۆژەیەکە پرۆژێکی گرنگە جێی دەستخۆشیە ئەبواە زووتر بکرایە بەڵام ئێستش نەچۆ بچێ بۆیە ئەتوانین بڵێ هەنگاوێکی ئیجابیە بە ئاراستە دروستەکە بەڵێ کاک شێرکۆ کەواتە ئەکرێ بڵین تا چەند ئەمە ئەتوانێت یاخود ئەگەر بە خەمڵاندنێک دیاری بکەین دەکرێت بە چەند بەخەمڵێنرێت ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەرداهاتی حکوومەت لەم پرۆژەیەدا پێم وایە ئەگەر ینی یەکێک لەو خاڵانەی کە من ئەمڕۆ ینی پەیامێکی شمنارد بە وەزارەتی دارایی کە خۆزگە ئەم 14 خاڵە و هەر پرۆژەیەکی ترکە لە داهاتووە بۆ چاکسازی ڕای ئەگەێنن مردود و دەستکەوتە داراییەکەی بخرێتە ڕوو ئەوە قووەتی پرۆژەکە دەرەخا بەمانای ئەوەی کاتێک کاڵی ئەوەنە بندیوار ڕائگرم کاتێک کاڵی ئەوەنە سەرپێچی نایاسایی ڕائگرم کاتێک کاڵی من تەقاعودی و زەڕی بە ئاوا کۆنتترۆل ئەەکەم کاتێک کاڵی پلە تایبەت ئاوادا ئەگرم ئەمانە بە پارە ئەکاتە چەند بۆی هاونیشتیمانی بزانێ قدری ئەو چاکسازیەی کە ئەو وەزارەتە ئەیکا چەندە و چی ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی تەرشیقی ئیداری و دارایی و مالیەوە لەبەرەوە ئەوەش تێبینیشی دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر بەردۆخی ئێستای هەرێم پێم وایە کاریگەری ئەبێ بەڵام هێشتا ئەو 14 خاڵە بڕێکی کەم لە داهات گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە 12 ملیار دلار کە ساڵانە هەرێمی کوردستان وەکو بوجە لە بەغاوە بۆی ئەهات و لەگەڵ ئەوەشە ئەو بڕە ئەگەر کەمیش بێ بەڵام گرنگە و ئیجابیە و ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە زەربە گەورەکان و چاکسازیە گەورەکان دەست پێ بکەین بەوەی کە لە سیستمی بانقیە لە سیستمی یەسە بۆ نمونە خاڵێکی تایە کە زۆر گرنگە مەسەلەی زەرائبی کۆمپانیا نەوتیەکان کە ئەمانە عەفو کراون چەند ساڵە و ئەوە زەریبەکانیان بە مالیغی گەورە گەورەیە سیستمی هینی کۆنتترۆلی
خاڵە گومرجیەکان کە ئەوە زۆر زۆر گرنگە کە ئێمە بتوانین لە خاڵە گومرجیەکانەوە کە داهاتێکی زۆر بە هەدەر ئەڕوا لە خاڵە گومرجیەکانەوە بێ لە مەسلەی تانکەرە نەوتیەکان بێ لە مەسلەی ئەو باجانی کە بە نایاسایی لە خەڵک ئەسەنرێ لێرە و لەوێەوە کە ئێمە متابعاتمان کردو و بەیانیش وەکو لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان لە پەرلەمان کۆبوونەوەیکی تایبەتمانە بێ ئینشاءڵڵا لەسەرەوەی کە چۆن کۆنتڕۆڵی خاڵە گومرجیەکان بکەین لە سنوور بە تایبەتی بۆ مەسلەی تانکەرە نەوتیەکان و ئەتا دوایی کەوابێ ئەمە منزومەیەکە سێتێکی دارایی و ئابوووریە ئەبێ هەنگاو بە هەنگاو هیوادارە ئەمە دوایین پرۆژە نەبێ بۆ وەزارەتی دارایی پرۆژەکانی تری کە بەڕێز وەزیری دارایی ئاگادارە ئێمە لەسەر خەتین لەگەڵیا کە حەلەقاتی تەواوکەر هەیە بۆ ئەم چاکسازیانە کە پێکەوە ڕسممان کردو پێکەوە هەنگاومان بۆناوە بتوانین سیستمێکی دارایی دابمەزرێن لە هەرێمی کوردستانە ئێستا لە هەرێمی کوردستانە شتێک نییە ناوی سیستمی دارایی بێ بە مەعنا زانستیەکەی پارەوەرگرتن و پارە دابەشکردنە تدقیقات بە دوواداچوون کۆنتڕۆڵ شەفافیەت سیستمی بانقی ئەمانە کەوتم حەلەقاتی بۆشن هێشتا بە پێی پێویست کاری جدیان لەسەر نەکراوە نقطەی زۆعفی سیستمی داراییمانن دەرەنجام بۆتە نقطەی زۆعفی سیستمی ئابووریشمان بۆیە نەمانتوانێت هەنگاوی جدی بنێن بەرەو گەشەی ئابووری و بەرەو سیستمێکی ئابووری بەرهەمهێن ئەمە ئاراستە دروستەکانە ئەبێ فەلسەفەیەکی ئابووری ڕوون هەنگاوی بەرەو پیر بنین لەبەرەوە هیوادارم ئەمە دوایین هەنگاو نەبێ دوایین پرۆژە نەبێ و هەر پشتیوانیەک هەر وەزارەتێک ویستی لە حکوومەت بۆ چاکسازی ئێمە ئامادەین کە پشتیوانی لێ بکەین بە مەرجێک زانستی بێ دروست بێ واقعی بێ ممکن بێ. بەڵێ دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی دارایی